باخێک خورمای شاری کوتا بە دووری 160 کیلۆمەتر لە باشووری ڕۆژهەڵاتی بەغدا. ژمارەیەکی بەرچاو دارخورما تێدا وشک بوون یان شکاونەتەوە. وشکە ساڵی کە لە بەدرە و تەواوی عێراقی داوە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خورمای ناوچە سنووریەکان هەیە، بە تایبەت بە درەوجەسان و بەشێک لە پارێزگای دیالە. هۆکاری نەبوونی ئاوی وڵاتانی دراوسێن کە سەرچاوئاویەکانی عێراقیان گرتووەتەوە. بە گوتەی بەرپرسانی کشتوکاڵی عێراق پێش ساڵی 1990 30 ملیۆن دارخورما لە عێراق هەبوون، بەڵام وشکە ساڵی بە بیابانبوون و جەنگ وای کردووە ئەو ژمارەیە لە 2012دا بۆ 11 ملیۆن کەم ببێتەوە. شەتڵ عەرەبە لە بەسڕە سێربوونی ئاوەکەی زیانی گەورەی بە دارخورماکان گەیاندووە. کێشەی سوێربوونی ئاوی شەتڵ عەرەب لە نێوەڕاستی ساڵانی 90 دەستی پێکرد. ئەگەر هاوڵاتیان بیانەوێت دارخورمای زیاتر بڕوێنن، ئەوە ڕوبەڕووی کێشەی ئاودان دەبنەوە، ئەوەش بەهۆی سوێری ئاوەکە. شارەزایانی کشتوکاڵ دەڵێن پێش دەستپێکی شەڕی عێراق و ئێران 6 ملیۆن دارخورما لە بەسڕە هەبوون و ئێستا تەنیا 3 ملیۆن دار ماونەتەوە. زیانەکان گەورن، بەڵام هەوڵێکی کەمی بژاندنەوەی باخە دارخورماکانیش هەیە. لە کێڵگەی فەداک 30,000 نەمامی دارخورما ڕوێندراون و 6,000 داریان لە ئێستاوە بەرهەمیان هەیە. خاوەنی کێڵگەکە دەڵێت لە 2021دا لە باخەکەیدا 6 تۆن خورما بەرهەمی هەبووە. تحتوي مزرعة فدك کێڵگەی فەداک زیاتر لە 90 زۆر لە باشترین و دەگمەنترین زۆری خورمای عێراق و وڵاتانی عەرەبی تێدا ڕوێندراوە. بە گوێرەی ئاماری بانکی جیهانی دوای نەوت خورما گەورەترین هەناردەی عێراق پێکدێنێت و لە ساڵی 2021دا 600,000 تۆن خورما بەرهەمی هەبووە. هاوکات لە هەناردەکردنی بەرهەمەکەشیدا 120 ملیۆن دۆلار داهاتی هەبووە.